بە ناوی خوای گەورە بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ڕای گشتی و نوێنەری وڵاتان لە هەرێم ئەمڕۆ جارێکی تر دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ فرۆسەی دادگایی ژمارەیەکی تر لە ئازادی خوازانی بادینان بەڕێوە دەبن کە بەبێ ڕەچاوکردنی هەموو مافێکی ئاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و دۆخی ژیان و تەندروستی بەشێکیان زۆر خراپە. خەڵکی ئازادی خوازی کوردستان زیندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زیندانن، هەر بۆیە ناکرێت بە تەنها جێیان بهێڵین، بە تایبەتیش ئەو کەسانە بەهۆی داکۆکی لە چین و توێژەکانی و موچەخۆران و مامۆستایان و ئازادیە گشتیەکان لە زیندان داتون کراون. بەم پێیە ئەرکی هەمومانە خاوەندارێتیان لێ بکەین و وەک دەبینن هەموو حیزبەکان ئێستا لە بانگەشەی هەڵبژاردندان و داوای دەنگ لە خەڵک دەکەن کە چی کەیسی زیندانیانی بادینان فرامۆش کراوە و یا هەندێک جار بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاری دەهێنن. لەم پرۆسەیەدا دادگاش کەوتووەتە گەمەی دەسەڵات و بنەماکانی دادگەری پەیڕەو ناکرێت و زۆربەیان پەراویان نییە و لە زیندانی ئاسایش ماونەتەوە و کە کەیسەکانیان بەپێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵ ناکرێت، زۆر جار وەک شەڕی دەرونی دادگاییان دوا دەخرێت. ئەمەش پێشێلکردنی ڕوونی مافی مرۆڤە. لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانەی ناو دەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەربرن و خۆیانی لێ بێبەری نەکەن. بۆ پێی لە بنەڕەتەوە کەیسەکە سیاسیە و سەرۆکی حکوومەت پێش دادگا کەوت بە ئاشکرا دەستێوەردان هەیە. ئەمەش مافی پەرلەمانی کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان و ڕێڕەوی دادگایەکان بکات و قسەی یەکلاکەرەوەی هەبێ. لە هەمان کادا ئەرکی لایەنەکانی پێکەنەری حکوومەتە ڕاشکاوانە لە ناو ئەنجومەنی وەزیراندا خاوەندارێتی لەم کەیسە بکەن و هەڵوێستی ڕوون و کۆنکرێتیان هەبێت و پێشانی خەڵکی بدەن کە بە کردار بەشێک نین لە ویستی حکوومەت بۆ سزادانی ئەو زیندانیانە. هەر وەک دەبێ بزانین لایەنە ئۆپۆزیسیەکانیش بەرپرسیان و ئیشی جددی ئەوەیە یەکدەستی داکۆکی لەم کەیسە بکەن. سەرباری ئەمەش سەرۆکۆماری عێراق بەرپرسیار دەکەین و پێویستە هەڵوێستی ڕاشکاوانە و ڕاشکاو و کردەیی هەبێت لەبەر ئەوەی وەک پۆستەکەی سەرۆکی عێراقی فیدراڵە و هاوکاتیش لەگەڵ بەشێکی دەستگیرکراوان کە لە پەیوەندی سیاسی و ڕێکخراوەیدا بووە. نایشارینەوە لە سەرەتاوە تا ئەو کاتەی ناوی بەشێک لە قونسوڵخانەکان وەک تاوانبار لە کەیسەکەدا هاتە بوو هەڵوێستیان هەبوو، بەڵام ئێستا هەست بە بێدەنگی ئەوانش دەکەین. هەر بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو قونسوڵخانەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کار و گوشاری پێویست بۆ ئازادکردن و کۆتاییهێنان بەم کەیسە سیاسیە بکەن. لە کۆتاییدا دەڵێن هەتا ستەم و زیندانی سیاسی لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستاندا هەبێت، هاودەنگی و پشتیوانی و ئازادیش بەردەوام دەبێت. کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانیانی بادینان ناخۆی هەرێم و ڕەوەندی کوردی 4 دەی 2021